پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش بۆ ساڵی 2020. تۆ تەمەند لە نێوان 18 بۆ 35 ساڵانە؟ دانیشتوی پارێزگاکانی هەولێر دوهۆک سلێمانی هەڵەبجە کردبووکردنەوەی. ئایا تۆ خاوەنی بیرۆکێکی داهێنرانەی بۆ خزمەتکردنی کۆمەڵگەکەت بە خۆبەخشی؟ کەواتە ئێستا پرۆژەکانتان پێشکەش بکەن تا دەستگای ڕوانگە پشتگیری دارایی پرۆژەکانتان بکات. ئێستا پرۆژە خۆبەخشیەکانتان لە بوارەکانی پەروەردە، لاوان، ژینگە، کەسانی لێکۆڵمەوە پێشکەش بکەن. دوای هەڵبژاردننی پرۆژەکانتان لەلایەن لێژنێکی پسپۆڕەوە کۆمەکی دارایی بەدەستدێنن بۆ ئەنجامدانی پرۆژە خۆبەخشیەکانتان. کۆتا بەروار بۆ پێشکەشکردن 15/9/2020. بۆ زانیاری زیاتر دەتوانن سەردانی ماڵپەڕی دەستگای ڕوانگە بکەن لە ڕێگەی ڕوانگە.org/yvi. یاخود پەیوەندیمان پێوە بکەن لە ڕێگەی ژمارە مۆبایلی 0/750 592 8181. دەستپێشخەری لاوانی خۆبەخش ئازیزان و خۆشەویستان کاتتان باش لە بەرنامەیەکی تایبەتە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی ڕێنماییەکان سەبارەت بە پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش بۆ ساڵی 2020. دەستگای ڕوانگە بە دروشمی لە پێناو کللتوری خۆبەخشیدا ساڵانە و بۆ ساڵی سێم لەسەر یەک پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخشی بۆ ساڵی 2020 ڕاگەیاندووە. بۆ ئەم ساڵیش لاوان و خۆبەخشان ئەتوانن پرۆژە و دەستپێشخەریەکانیان پێشکەشی دەستگای ڕوانگە بکەن و پاڵپشتی دارایی بەدەستبێنن بۆ پرۆژەکانیان. بۆ زانیاری زیاتر دەربارەی پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش و شوێنێکی پێشکەشکردن بۆ پرۆژەکە و ڕێنماییەکان و مەرجەکان میوانداری بەڕێز کاک ڕێبین هۆشیار ڕێکخەری پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخشمان کردووە. کاک ڕێبین بەخێر بێت. زۆر سپاس کاک گەورە. کاک ڕێبین پرۆژەکە چۆن دەڕواتن؟ تاوەکو ئێستا زۆر باش دەڕوا. زۆر باشە. ئەمانەوێت ئەمڕۆ بزانین پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخشی ئامان لە پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخشی. بەڵێ زۆر سپاس کاک گۆرانجان. خۆی پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش پرۆژەیەکی ساڵانەی دەستگای ڕوانگەیە کە ساڵانە دەستگای ڕوانگە ئەنجامی دەدا. خۆشبەختانە ئەم ساڵ بۆ سێم ساڵە کە ڕامانگەیاندووە ئێستا بڵێن لە بیداتی پرۆژەکە داین. ئامانجیشمان لە پرۆژەیە چەند ئامانجێکمان هەیە. یەکەم ئامانج ئەوەیە کەوا بتوانین لە ڕێگەی ئەو پرۆژانەی ئەو دەستپێشخەریانی کە گەنجان و لاوان هەیتیان گروپی خۆبەخشی هەیتیان بتوانن توانایەکانیان بەرز بکەنەوە لە مەزالی لیدەرشیپە لە مەزالی تیمۆرکە. ئێمە دائیمەن وەکو دەستگای ڕوانگە فکر لەوە دەکەینەوە کەوا چۆن بتوانین توانای گەنج و لاوەکانمان بەرز بکەینەوە. و هەدەفی دووەمیشمان ئەوەیە بڵێن ئامانجی دووەمیشمان ئەوەیە کەوا لە ڕێگەی ئەو دەستپێشخەریانەوە لە ڕێگەی ئەنجامدانی ئەو پرۆژانانەوە لە هەر پرۆژێک لە هەر دەستپێشخەرێک زیاتر لە 100 کەس سودمەند بێت کە ئەو کەسانش لەو شارانە کە دەگرێتەوە دوای ئەوە باسی لێوە دەکەین. و ئامانجی سێمیشمان ئەوەیە کەوا کللتوری هەروەکو خۆت باست کرد کللتوری خۆبەخشی لە چینی لاوان و گەنجاندا بچەسپێت. زۆر باشە کاک ڕێبین. بۆ ئەوانەی کەوا بینەرمانن ئەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک، تویتەر و هەروەها لە یوتیوبی دەستگای ڕوانگە بینەرمان بن و لەژێر ئەم پۆستەش و لەژێر ئەم ڤیدیۆی دەتوانن کۆمنتەکانیان لەبارەی پرۆژەکەەوە بنووسن و ئێمە ئاراستەی کاک ڕێبینی بکەین. کاک ڕێبین، پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش بۆ ئەم ساڵ کەی ڕاگەیاندراوە؟ گەنجان ئەتوانن تاکەی دەستپێشخەریەکانیان پێشکەش بکەن؟ بەڵێ خۆی ئەمە لە پرێس کۆنفرانسێکدا لە 27 ئەم پرۆژەیەمە ڕاگەیاندووە. تاوەکو 15 گەنجان و لاوان دەتوانن ئەو گروپە خۆبەخشیانە هەر پرۆژەیەکی دەستپێشخەریان هەیە دەتوانن لە ڕێگەی لینکێکەوە کەمە لە وێبسایتی دەستگای ڕوانگە کە لە ڕوانگە.org/yvi دەتوانن پرۆژەکانیان پێشکەش بکەن تاوەکو 15 کە دەکاتە هەفتەی داهاتوو تەنها یەک هەفتە ماوە 7 ڕۆژ ماوە کە تاوەکو ساعت 11:59 شەو دەتوانن پرۆژەکانیان پێشکەش بکەن. دوای ئەوە ئێمە ڕای دەگرین و تەنها ئەو کەسانە دەگرێتەوە کەوا تاوەکو ئەو کاتە پرۆژەکانیان پێشکەش بکەن. کەواتە هەر کەسێک لە ڕۆژی 16 مانگ تەقدیم بکاتن مافیە فەوتێت. بەڵێ
زۆر باشە شێوازی پێشکەشکردنەکە چۆنە بێتن لەوانە توانین بە شێوەیەک تەقدیم بکەن بەڵێ هەروەکو باسم کرد لە ڕێگەی ئۆنلاینەوە ئێمە لە دەستگای ڕوانگە لە وێبسایتی دەستگای ڕوانگە هەروە لە سوۆشیال میدیاکانیشدا ئێمە لینکێکمان بڵاو کردەوە کە گوگل فۆرمێکە تەواوی زانیاریەکانی کە پێویستە بۆ پێشکەشکردنی ئەو دەست پێشخەریانە دەتوانن لە ڕێگەی ئەو گوگل فۆرمەوە پرۆژەکانیان دەست پێشخەریەکانیان پێشکەشی دەستگای ڕوانگە بکەن و لە هەمان کاتیشدا ئێمە بڵێن شتێکی ترمانداناوە لە بۆ مەسلەی بودجەی خەڵمێنراو کە بودجەی ئەو پرۆژەیە چەندی تێدەچێت بە تەواوی زانیاری و خاڵەکانی تێدایە کەەوە دەتوانن لە ڕێگەی ئەو بودجەیەوە تەقدیمی پرۆژەکانیان زۆر باشە کەواتە ئەگەر بزانم ئەو لینکە چییە کەوا ئەتوان پرۆژەکانیان تێدا تەقدیم بکەن و هەروەها ئەگەر پرسیارێکیان هەبوو چۆن بتوان بگەن بە دەستگای ڕوانگە بەڵێ ئێمە بە بەردەوام لەو کاتێک کە پرۆژەکەمان ڕاگەیاندووە لە بەروارەکەی کە باسمان کرد لەو کاتەوە گروپی زۆر هەیە گروپی خۆبەخش لە هەموو شار و شارۆچکەکان پەیوەندیمان پێوە دەکەن ئێمە تیمێکمان هەیە لە دەستگای ڕوانگە تەنها وەڵامی ئەو پەیوەندیانە دەدەنەوە کە لەلایەن خۆبەخشەکانەوە پەیوەندی دەکرێت ڕاستەوخۆ هەر شتێکیان پێویستبی هەر زانیاریەک کە لەلایەن وازح نەبێ ئێمە دەتوانین بەو شێوازە یارمەتیان بدەین لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکەەوە زۆر باشە مێ ژمارە تەلەفۆنەکە بۆ بینەران ڕوون بکەمەوە ئەتوانن پەیوەندی بکەم بە ستافی دەستگای ڕوانگە و پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 1950 592 هەشتاویەک و هەروەها دەتوانن پرۆژەکانتان بنێرن بۆ دەستگای ڕوانگە لە ڕێگەی وێبسایتی دەستگای ڕوانگە وێبسایتی دەستگای ڕوانگە www.rwanga.org/yvi کاکرەبین ئەو پرۆژانە کەوا پێشکەشی ئەوە کرێت لە چەند بەشی سەرەکیە ئەتوانن پرۆژەکان پێشکەش بکرێت و هەروەها پێویستە پرۆژەکان لەسەر چ بنەمایەک پێشکەش بکرێت بەڵێ خۆی هەروەکو باسمان کردمە پرۆژەیەکی خۆبەخشیە لەسەر بنەمای خۆبەخشی دەبێت پرۆژەکان و ئەو بابەتانەش دەبی ینی پرۆژەکان دەبی لە سنووری 4 سێکتەردا بێت ئەو سێکتەرانەش کە ڕوانگە خۆی دەستگای ڕوانگە هەر لەو 4 سێکتەرەدا کار دەکات سێکتەرەکانش بریتین لە سێکتەری پەروەردە لاوان و ژینگە و کەسانی لێقەوماوە زۆر باشە ئەوە پێویستە لەسەر چ بنەمایەکی پرۆژەکان تەقدیم بکەن یانی بە شێوەیە بخۆی شێوازی پێشکەشکردنەکەمان باس کرد و بنەماکەشی لەسەر بنەمای خۆبەخشی بێت دەبێت بنەماکە ئەوە بیکە سوود بە خەڵک بگەینێت هەر پرۆژەیەکیان هەبوو نزیکەی زیاتر لە 100 کەس سوودمەند بێت لە پرۆژەکاندا زۆر باش هەر هینی پرۆژەکە دروشمی پرۆژەکەش بە نانوشانی پێناو کولتوری خۆبەخشیە زۆر باشە کاک ڕەبین گەنجان لە چ تەمەنێکەوە ئەتوانن پێشکەشی پرۆژەکە بکەن بەڵام خۆی گەنجان دەتوانن لە تەمەنی 18 ساڵیەوە تاوەکو تەمەنی 35 ساڵی پرۆژەکانیان پێشکەش بکەن و ئەو گروپانەی کە بڵێن ئەو تەمانانەی هەموو تێدایان با بڵێن مەسەلەن 5 گروپەکە لە 5 خۆبەخش پێکات وا باشەکەوە تەمەنی بڵێن 18 ساڵی یان 19 ساڵی 25 ساڵی 35 ساڵی 34 ساڵی تێدابێ لەوەی بتوانن ئەوانەی کە لە 30 ساڵ بەرەوسەرەوەنە لەوانەیە ئەزمونێکیان هەیە بەڵام ئەوانەی کە بڵێن 18 ساڵ و 19 ساڵە ئەزمونیان نییە بەڵام بیرۆکەی نوێیان هەیە لەو کاتەیە ئەوانە ئەو گروپە دەتوانن ئەزمون لە یەکتری وەرگرن و سوود لە یەکتر وەرگرن لە کاتی بەڕێوەبردنی پرۆژەکانیاندا کێشەش نابێت نەگەر بۆ نمونە هەرهەموویان تەمەنی 19 ساڵ و 20 ساڵ بێت نه هیچ کێشەک نییە لەبەوە زۆر باشە هۆکاری هەڵبژاردننی ئەو تەمەنە وەکو باس کرد 18 بۆ 35 ساڵ ئەگەر یەکێک تەمەنی 36 ساڵ بوو یا 35 ساڵ بەسەرەوە بوو چۆن ئەتوانێتن هاوکاری گروپەکان بێتن بە شێوەیەک ئەتوانرێتن هاوکاریان بێت خۆی کاک گۆران زۆر ئاساییەکەوە کەسێک لە 35 ساڵی بەرەوسەرەوە تەنها وەکو ڕاوێژکاریان بێ بەڵام لەناو ئەو گروپە نەبێت یعنی ئێمە کە گروپێک وەردەگرین بڵێن ئەو گروپە پرۆژەیەکیان هەیە بۆ نمونە با بڵێن نۆژەنکردنەوەی قوتابخانەیەک زۆر باشڵێن گروپەکە لە 10 کەس لە 10 خۆبەخش پێکاتونە قوتابخانەیەک نۆژەن دەکەنەوە لەوانەیە ئەو گروپە کەسێکیان پێویست بیکەوە ئەزمموی زۆری هەبی دەتوانن ڕاوێژ بە کەسێک بکەن بەڵام ئەوە لەناو ئەو گروپە ناتوانێت
ناتوانێت دۆک و خۆبەخش بەشدار بێت. ناتوانێت خۆبەخش بەشدار بێت بەڵام دەتوانن ڕاوێژ پێ بکەن زۆر ئاساییە. زۆر باشە. لە چی شوێنێکەوە یان دانیشتوانی شوێنێک ئەتوانن پێشکەشی پرۆژەکانیان دەست پێشخەریەکانیان پێشکەش بکەن بۆ دەستگای ڕوانگە و سنووری کوێ ئەگرێتەوە لەو شوێنانە. ئەو سوالە زۆر گرنگ بوو کاک گۆرانجان لە زۆر ساڵەکان پەیوەندەکان کە پێمان دەکرێت دەڵێن شار و شارۆچکەکان دەگرێتەوە یاخود چ شوێنێک دەگرێتەوە شوێنێک ناگرێتەوە ئێمە هەروەکو کە ڕامانگەیان لە 6 پارێزگا بووبوورە دەتوانن لە سنووری 6 پارێزگا گروپەکان دەست پێشخەریەکانیان پێشکەش بکەن کە پارێزگاکان بریتی لە هەولێر، دوهۆک، سلێمانی، هەڵەبجە، کەرکووک و لەگەڵ نینەوە. بەڵام ئەوەی کە باسمان کرد ئەو دەست پێشخەریانە شەرت نییە تەنها لە سەنتەری پارێزگاکان بێت. هەمان شێوەز شار و شارۆچکەکان با بڵێن مەسەلەن ئامێدی، کفری، چەمچەماڵ یاخود هەر شوێنێک ناوچە دوورە دەستەکان گوندەکان ڕێکوە دەتوانن پرۆژەکانیان دەست پێشخەریەکانیان پێشکەش بە دەستگایەوە. کەواتە لە هەر شەش شوێنی هەولێر، دهۆک، سلێمانی، کەرکووک، هەڵەبجە نینەوە بە هەموو قەزا و ناحیەکانی سەر بە و پارێزگایانە دەتوانن پرۆژەکانیان پێشکەش بکەن. ئەی سەبارەت بە ئاوەرە و پەنابەران کەڵپەکان دەتوانن پرۆژەکانیان پێشکەش بکەن. بەڵێ کاک گۆران هەر کەسێک دانیشتوانی ئەو 6 پارێزگایە بێ ئینجا ئاوەرەبی پەنابەربی خەڵکی بڵێن ئەو شوێنەبی کە پێ دەڵێن هۆست کۆمیونیتی ئەوانە تەنها دانیشتوانی ئەو شوێنانە بن هیچ کێشەیان نابی دەتوانن پرۆژەکانیان پێشکەش. یعنی هەر کەسێک دانیشتوی ئەو شوێنە بێت لەوانەیە خەڵکی وڵاتێکی تر بێت بەس دانیشتوی ئەو شوێنە بێت. تەنها دانیشتوی ئەو شوێنانە. زۆر باشە. کاک ڕێبین ئێستاکە خۆمە نەزان لە سەردەمی کۆڕۆناین ئەم پەتە نەگریسیکەوە هەموو جیانی گرتوێتەوە. چۆنیەتی پێشکەشکردن و ڕێگاکان گۆڕانکاری بەسەر هاتووە لە چاو ساڵانی ڕابردوو یان بە شێوەیەک ئێوەتان کردووەکەوە کەمترین کۆنتاکت هەبێتن لەگەڵ ئەو کەسانیکەوە پرۆژەکان پێشکەشەکەن. دەست خۆشکە گۆرانجان خۆی شێوازی پێشکەشکردنەکە هیچ شتێک نەگۆڕاوە چکە لە ساڵانی ڕابردووشدا تەنها لە ڕێگەی ئۆنلاینەوە ئێمە لە گوگل فۆرمەکەوە گروپەکان دەیانتوانی پرۆژەکانیان ینی پێشکەش بە دەستگای ڕوانگە بکەن کەواتە لە ڕووی پێشکەشکردنەوە هیچ گۆڕانکاریەک نەکراوە بەڵام لە ڕووی ئەنجامدانی پرۆژەکانیانەوە بڵێ ئەوە گۆڕانکاری بەسەردادێ چکە ئەو پرۆژانەی کە با بڵێن بۆ نمونە فیستیڤالێکە یاخود خولێک دەکەنەوە خولێکی ڕاهێنان وەڵحاصلی ئەگەر کۆبوونەوەی خەڵک بی لە ڕێگای پرۆژەکەەوە ئەوە ناتوانرێت ئەو پرۆژەیە ئەنجام بگەێنرێ و لە هەمان کاتیشدا هەر پرۆژەیەکە بە ئەنجام دەگەێنرێ پێویستە بە گوێرەی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بێت کە دەمامک و دەستکێش بەکاربێنین لە هەمان کاتیشدا سۆشیال دیستانسیش لە بینی گروپەکە خۆیان و لە هەمان کاتیشدا بەرکەوتن لەگەڵ خەڵکیش دەبێت سۆشیال دیستانسیان هەبێت. زۆر باشە کاک ڕێبین تاکەی گەنجانەتوان پێشکەشی ئەم پرۆژەیە بکەن. بەڵێ هەروەکو لە بدات باسمان کرد تاوەکو 15 دەتوانن پرۆژەکانیان پێشکەش بە دەستگای ڕوانگە بکەن بەڵام 16 لە بەرواری 16 هەر پرۆژەیەکمان پێشکەش بکرێت ئەوە ناچێتە بڵێن پێشبڕکەیەکەوە بتوانن براوە بندە و دەست پێشخەریە. ئەو پاڵپشێ دارایی کەوا پێشکەش بە گروپەکان دەکرێت. بەڵێ بڕەکەی چەندە تا چەند گەنجان ئەتوانن هەر گروپێکیانی بڕی چەند بتوانن بۆ پرۆژەکانیان سەرف ئەکرێتن لە هەر شوێنێک لە شوێنەکان. بەڵێ خۆی ئەو بۆ هەر پرۆژەیەک تەنها 2,500,000 دیناری عراقیە و دەکرێت پرۆژەکان بڵێن لە ئەمە کە دەڵێن 2,500,000 دیناری عراقی ئەوە تاوەکو ئەوەندە ینی سنوورەکەی ئەوەندەیە نابێت لەو 2,500,000 زیاتر بی بەڵام زۆر ئاساییە ئەگەر شتێک کەمتر بێ یاخود 2 میلیۆن بی حەسەب ئەو پرۆژەیە حەسەب ئەو دەست پێشخەریە کە پێویستی بە چەند بودجە هەیە کە پێشکەشی دەکات. کەواتە تا 2,500,000 دیناری عراقی دەتوانن یان پرۆژەکانیان لەسەر 2,500,000 دیناری عراقی ڕێک بخان. کاک ڕێبین دەستگای ڕوانگە چەند پرۆژە هەڵەبژێرێتن لە پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش بۆ ئەم ساڵ واتە چەند پرۆژە ئەو بڕەپارەیە وەرئەگرێتن. بەڵێ خۆی کۆی گشتی کە دەستگای ڕوانگە ئەو پرۆژانێک کە هەڵی دەبژێرێت و ئەو بودجەی بۆ سەرف دەکرێت
12 پرۆژەیە لەسەر ئەو شارانەی کە باسمان کرد بەڵام کە دەڵێن 12 پرۆژە لەسەر ئەو 6 پارێزگایە گرنگ ئەوە نییە کەوا ئیلە دەبێ هەر شارە و یان هەر پارێزگایەک دوو پرۆژە وەربگرێت جاری وا هەیە پارێزگا هەیە 3 پرۆژە وەردەگرێن پارێزگا هەیە لەوانەیە هەر پرۆژە وەرنەگرێت لەسەر ئەوە ڕادەوەستی کەوا لێژنەی هەڵسەنگاندن لەسەر باشترین پرۆژەکان ئەوانەی کە پێشکەشی دەستگای ڕوانگەیان کردووە چ پرۆژەیەک باشترینە ئەوانە هەڵدەبژێرن و دەخرێنە بواری جێبەجێکردنەوە. کەواتە لەسەر ئاستی گشتی بە ئاستی گشتی 12 پرۆژە هەڵدەبژێرێتن بە پاڵپشتی دارایی 2 میلیۆن و 500,000 دینار. و لەگەڵ ئەوەش کاگۆران دەمێ ئیزافەیەکش بکەم ڕاستە ئێمە دەڵێن لەسەر ئەوەیە بەڵام وامان پێ باشە وەلو دەستگای ڕوانگە پەیوەندی بەوەی نییە کەوا چۆن پرۆژەکان هەڵدەبژێرن چکە لەلایەن لێژنەیەکەوە هەڵدەبژێرن دەرەوەی دەستگای ڕوانگەیە بەڵام وا باشە هەموو بڵێن شارەکان بگرێتەوە لە هەموو ئەو چار سێکتەرەش بگرێتەوە ینی وا باشە کەوا بێت بەڵام کە پرۆژەی وا نەبوو نەمانتوانی لەوانەیە هەندێک شار هەیە یاخود هەندێک پارێزگا هەیە پێشکەشکردنیان زۆر کەمە بەڵام پارێزگاش هەیە پێشکەشکردنیان زۆرە لەو حالەتە هەندێک وڵات ئەو وەختە لێژ نەکات کاکرێن پرسیارێک هاتووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک کاک مەهدی ئەڵێتن کەسێک پارەی دروستکردنی پرۆژەی نییە بەچی دەست پێ بکاتن یعنی چۆن دەست پێ بکاتن بەڵێ خۆی هەر هەدەفی بڵێن ئامانجی گروپە خۆبەخشیەکان ئەوەیەکەوە من گروپێکی خۆبەخشی بیرۆکەیەکم هەیە چەند بڵێن گروپ یە کەسێکین لەو گروپەدا بیرۆکەکەمان ئەوەیە بڵێن مەسەلەن شتێک بکەین لەوەی کۆمەلگا ئیسیفادەی لێ بکە خەڵکێک ئیسیفادەی لێ بکە سوودمەند بێ لەو پرۆژەیەوە ئێمە لەو ڕۆوە بیرۆکەی باش وەردەگرین ئەو بیرۆکانەی کە گەنجان پێشکەشی دەکەن و لە هەمان کاتیشدا ئێمە مادیەن دامیان دەکەین دەوەی بتوانن پرۆژەکانیان جێبەجێ بکەن. زۆر باشە ئەمێت بەو پرسیارە پرسیارێکی یەکێک لە هاوڕێیانیش لێرە بەستمەوە یەکێک لە مەرجەکان ئەوەیە ئەبێت 100 کەس سوودمەند بێت لە هەر پرۆژەیەکەوە ئەکرێت و هاوڕێکیش لێرە پرسیاری کردووە شاهین ئەڵێت ئەگەر پرۆژەیەک 100 کەس سوودمەند بێت لەسەری چۆن بە 2 میلیۆن تەواو ئەبێت ئەتوانم بزانم ئەگەر پرۆژەیەک 100 کەس سوودمەند بێتن بە 2 میلیۆن تەواو ئەبێتن یاخود ئایا ساڵانی ڕابردوو پرۆژە هەبووە بەو شێوەیە ینی کۆمەڵە کەسێک لێ 100 کەسێک سوودمەند بێت ئەمە زۆر پرۆژە هەیە زۆر بیرۆکە هەیەەوە کەوا خەڵکانێکی زۆر سوودمەند دەبن بەڵام لە هەمان کاتیشدا بچەیەکی وا زۆری ناوێت چونکە با بڵێن ئێستا ئەوە لەسەر ئەساسی خۆبەخشیە لەسەر بنسینەی خۆبەخشیە کەواتە ئێمە لە بۆ معاشی بڵێن هیچ معاشێکیان نییە و گروپە تەنها ئەو شتەیە کە سەرفی دەکەن بۆ نمونە یەک لەو پرۆژانێک کە ساڵانی ڕابردوو بە ئەنجام گەیاندا بۆ نمونە نۆژەنکردنەوەی قوتابخانەیەک بوو کە تاوەکو ئێستا قوتابخانەکە سوودمەند بووە لەو پرۆژەیە ئەو سوودمەند بووانە چەند ئەو قوتابیانن کە لەو قوتابخانەیە دەخوێنن یەکەم کەس و دووەم جاریش لە بۆ بڵێن ستافی مامۆستایانە کەواتە هەر قوتابخانەیەکیش هەیە 600 قوتابیە هەیە 700 قوتابیە کەواتە ژمارەی سوودمەند بووان دەتوانی زۆربی بەڵام پرۆژەیەکیش بەنجام بگەینی زۆر باشە هەر لەسەر سوودمەند بووان ئەو سوودمەند بووانە بە شێوەیەک ئێوە هینێک ئابێت لەسەر ئەساسی دانیشتوانە بێتن لەسەر ئەساسی شوێن ناوچەکە بێتن بە شێوەیەکە بێت بەڵێ خۆی پرۆژە لە بۆ پرۆژە جیایە بزانین ژمارەی سوودمەند بووان چۆنە و چۆنیە با بڵێن ئەگەر لە ڕێگەی مەسەلەن خولێکی ئۆنلاینەوە بێت خولێکی ئۆنلاین دەکرێت بەسەر چەند گروپێکدا بڵێن خولە ئۆنلاینەکە بۆ بەرزکردنەوەی توانای گەنجەکانە با بڵێن مەسەلەن خولەکە لەسەر چۆنیەتی چارەسەرکردنی کێشەکان لە ناو کاردا تۆ دەتوانی لە خلال بڵێن مانگێک چەند خولێک ئەنجام بگەینی ئەو خولانە هەر جارە 20 کەس یاخود 30 کەس بەشداری لێوە بکات لەو کاتەیە ئەوە دەتوانێت ڕاستەوخۆ ئەو سوودمەندبووانە دیاری بکەین و بە هەمان شێوەش پرۆژە هەر پرۆژەیەک دەتوانی بە شێوازێک لە شێوازەکان بتوانین ژمارەی سوودمەندبووەکان دیاری بکەین. کاک شازاد نووسیوەتی مەرجە ئیلا گروپ بێت ئایا بیرۆکەکە خۆبەخشی بێت یان بزنس بێت؟ خۆی هەر لەبدا تۆش باسمان کرد پرۆژەکە لەسەر ئەساسی خۆبەخشیە بزنسی تێدانە
ناکرێت بزنسی هەر تێدا بێت چکە ئەمە لەسەر ئەساسی سەربنچینەی خۆبەخشیە کەواتە ئیلا ئەبێ گروپ بێتن واتە ناتوانین بەڵێ. تاکە کەسێک تەقدیم بکاتن بەڵێ خۆی ئەم لە بیداتەوە کاک گۆران باسی ئەومان کرد کەوا ئەمە یەک لە ئامانجەکانی کە باسمان کرد ئێمە دەمانوێت توانەی گەنجەکان بەرز بکەینەوە ئەگەر کەسێک بەتەنێ پرۆژەیەک بەڕێوە ببا چۆن توانای لیدەرشیپی بەخۆت دەبێت چۆن ئەوە سوود لەوە دەگەینێکەوە لەگەڵ تیم کار بکات لێ ئەو نقاتانە زۆر گرینگە و خاڵانە زۆر گرینگە لە بۆ ئەو پرۆژەیە ئەوەش یەک لە ئامانجەکانە کەوا گروپە خۆبەخشیەکان سوود لە یەکتر بێت بە شێوەی مۆرکینگ بەڵێ زۆر باشە کاک ڕێبین وەکە زانین ئەمە سێم ساڵە دەستگای ڕوانگە پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش بەڕێوەباتن ئایا ئەو دەستپێشخەرانی کە ساڵانی ڕابردوو براوە بوون و پرۆژەکانیان پێشکەشی دەستگای ڕوانگە کرد و سوودیان بە خەڵکی گەیاندووە گەنجان ئەتوانن ئێستا کە بیان بینێن سوودیان لێوەرگرن یاخود سوود بینین ئەوە بە شێوەیەک لە دوای ئەوەی کەوا پرۆژەکانیان تەواو کرد ئەمە خۆی هەر لە دەستگای ڕوانگەوە هەموو ینی ئەو دوو ساڵێک کە پرۆژەکەمان بەڕێوەبردووە و لە وێبسایت و لە سۆشیال میدیا ئێمە هەموو ئەناونسمنتێکمان کردووە کەوا لەسەر هەموو پرۆژەکان و جگە لەوەش بە تایبەتی ئێمە لە کۆتایی هەر پرۆژەیەک ئێمە ڕێوڕسمێک بەنجام دەگەینێ ئەو ڕێوڕسمە لە بۆ گروپە خۆبەخشەکانە کە دەستخۆشیان لێ دەکەین ڕێزوسپاسیان دەکەین و شادەیان دەدرێتێ و لەگەڵ ئەوەشدا ئەو ئامارانە دیاری دەکرێت لە بۆ هەر گروپێکی خۆبەخشی کە سوودمەندبووان چی بووینە و خودی پرۆژەکە چی بۆ چینە بۆ لە چ پارێزگایەک بووە زۆر باشە بەپێ ئەو فۆرمە ئێوە داتانناوە بە شێوەی ئۆنلاین گەنجان ئەتوان بە چەند زمان پێشکەش بکەن لە فۆرمەکە یان فۆرمەکە بە چەند زمان ئامادەکراوە بۆ گەنج خۆی فۆرمەکەی کە ئامادەمان کردو ئەوانەی کە مەسەلەن تەجروبەیان کردووە وازحە بە سێ زمان دامانناوە بە کوردی و عەرەبی و ئینگلیزی جا گەنجان بە هەر شێوازێکی بە هەر زمانێکی لەو سێ زمانە دەتوانن پێشکەشی بکەن و هیچ جیاوازیەکی نابی لە بینی زمانەکان لە فۆرمەکەیە چی تایە گەنجەکان بۆ ئەوی کەوا بتوان خۆیانی بۆ ئامادە بکەن بتوان لە فۆرمەکەیە تەقدیم بکەن چی لە فۆرمەکەیە هەیە خۆی تەواوی ئەو زانیاریانەی کە پێویستە بۆ پێشکەشکردنی پرۆژەکە با بڵێن لە چ سێکتەرێکە ماوەی پرۆژەکە چەندە یاخود ژمارەی خۆبەخشەکان چەندن ئایا کە ئەو خۆبەخشانە چەندیان ئافرەتن چەندیان بڵێن کوڕن و زائیدەن خاوەن پێداویستی تایبەتیان لەگەڵە یاخود لەگەڵیان نییە و بڵێن پێشەکێک یان بڵێن باسی پرۆژەکە دەکرێت بە کورتی کە پرۆژەکان و ئامانجی پرۆژەکانیان چیە و جگە لەوەش شتێکیشمان داناوە کەوا بتوانن بودجەکانیان پێشکەشی دەستگای ڕوانگە ئەو بودجەیەکەوە لە پرۆژەکەی سەرفەکرێت بەڵێ ئەو بودجەیەکە لە پرۆژەکە سەرف دەکرێت بەڵام تەنها ئەوە نییە تەنها بڵێن بودجەکە ئەوەندەیە خاڵەکانمان ئێمە دیاری کردووە مەسەلەن لە ڕووی لۆجستیکیەوە چیان پێویستە مەسەلەن پێویستیان بە تەباکردنی ڕۆڵەپ و بانەر و یان پۆستەر و بڕۆشەر و ئەو شتانە دەبێت ئەو لایانی لۆجستیکی یان لایانی مەسەلەن گواستنەوە گەیاندن ئەو موادەی کە پێویستە بگوازرێتەوە یان خۆبەخشەکان خۆیان پێویستیان بە گواستنەوە هەیە لەو کاتەوە دەتوانن خاڵ بە خاڵ بودجەکان دیاری بکەن کەوا لە چی سەرفی دەکەن ینی خاڵ بە خاڵ بە شێوەی دیتیل ینی دیتیلی پرۆژەکەیان لەوەیە باس بکەن و خاڵێکی زۆر گرینگە لەبەر ئەوەی ئەو ساڵ یەکەم ساڵە ئەو شتە دەکرێت لە بودجەکە دائیمەن ینی فکر لەوەش بکەنەوە بودجەیەک دابنێن خاڵێک دیاری بکەن لە بۆ مەسەلەی دەمامک و دەستکێش و مادەی خۆپارێزی بەڵێ زۆر باشە لە یەکێک لە خاڵەکانی سەر فۆرمەکەی ئەڵێت پێویستە وێنە و دیزاین و دیکۆمنت یاخود ئەو دیکۆمنتانە پێویستن بۆ پرۆژەیەک هاوپێچ بکرێتن ئەگەر ڕوونکردنەوەیەکی زیاتر لەبارەی ئەو خاڵەوە بزانم باشە بێتن ئەمە خۆی خاڵێکمان هەیە کەوا ئەو خاڵە دەڵێ ئەو گروپانی کە پێشتر سوودمەند بووینە دووبارە ناتوانن سوودمەند بوون یەک لەوانە کە ئەمە داوامان کردووە ئەو دوکیمنتانی وەکو بڵین هەویە و ئەوانیان داوا کردووە کە دەینێرن ئەمە لێ بزانین کەوا پارساڵ براوە بووین یاخود پێرار بەردەوام نەبووینە و لە هەمان کاتیشدا ئەو دوکیمنتانە زۆر زەڕوڕە بزانین ئەو خۆبەخشانە ئایا تەمەنیان چکە لەسەر هەویەکان دیارە کەوا تەمەنیان چەندە و زایدەن لە بۆ دوکیمنتی پرۆژەکەش کەمە بزانین لە ساڵانی داهاتوو کە
ستاپەکان دەگۆڕێن شتەکان دەگۆڕێن بەڵام دوکیومنتەکان دەمێنێنەوە کەواتە بزانین گروپە خۆبەخشەکان چێبووین و چێ نەبووین. واتە هەر گروپێکی خۆبەخشی کە ساڵیانی ڕابردوو لە 2 ساڵی ڕابردووە پێشکەشی کردبێتن ئەم ساڵ ناتوانین پێشکەش بکاتن. خۆی دەتوانی چۆنە خۆی گروپەکان ناتوانن بە شێوەی گروپ بە شێوەی گروپەکە بە کاملی ولاوانەیە هەندێک گروپ هەیە ناوێکیان لەخۆیان ناوە کەواتە ئەو گروپە ناتوانانی دووبارە بتوانانی سوود لەو بڵێن پرۆژەیە وەربگرێ ناچێتە بڵێن هەڵسەنگاندنەوە بەڵام لە حالەتێک دەکرێت ئەگەر یەک لە خۆبەخشەکانی کە پارساڵ بەشداری کردووە کە براوە بووینە دەتوانن یەکێک بێت تەنها یەک خۆبەخش بێ بەڵام لەگەڵ گروپێکی جیا لەگەڵ گروپێکی جیا زۆر ئاساییە و دەتوانن ئەو ئەزمونیش لەو کەسە وەربگرن کە پارساڵیش بەشداری کردووە بەڵام وەکو گروپ ناتوانن بەشداری وەکو ڕاوێژکارەتوان سوودی لێ وەربگرن زۆر باشە کاک ڕێبین شێوازی هەڵسەنگاندنی پرۆژەکان چۆنە بێتن بەڵێ خۆی لەبداچۆ بزان باسمان کرد کا گۆرە ئێمە 5 کەسمان هەیە وەکو لێژنەی هەڵسەنگاندن ئەو 5 کەسە خبرەیەکی تەواویان هەیە لەسەر بەڕێوەبردننی پرۆژە و چۆنیەتی پرۆژە و چ پرۆژەیەک پێویستە ئێستا لە بڵێن لە شار و شارۆچکەکان ئەنجام بگەێنرێ ئەو لێژنەیە لە دەرەوەی دەستگای ڕوانگەرە هیچ کارمەندێکی دەستگای ڕوانگەیتیانە بێت هیچ کارمەندێکی دەستگای ڕوانگە نییە و ئەو پرۆژانەی کە دەچێتە پێش ئەو لێژنەشەوە کە لە بۆ بڵێن پرۆسەی هەڵسەنگاندن پرۆژەکان ناوی هیچ کەسێکی هیچ گروپێکی خۆبەخشی لەسەر نییە ئێمە لە لای خۆمانەوە وەکو دەستگای ڕوانگە کۆدی دەدەینێ هەر پرۆژەیە کۆدی دەدەینێ کەس نازانی ئەوە پرۆژەی چێە تەنها ئەو پرۆژانە دەچێتە پێش بڵێن لێژنەی هەڵسەنگاندن ئەوان لەسەر ئەساسی بیرۆکەی پرۆژەکان هەڵدەبژێرن زۆر باشە ئەچینەوە سەر کۆمنتەکان یەکێک کۆمنتی کردووە من پرۆژەکەم ئەڵێ بە 3 میلیۆن تەقدیم کردو نەمزانی 2 میلیۆن و زیاترە چی بکەم دیسان تەقدیم بکەمەوە یاخود لێ بکەڕێن زۆر ئاساییە تاوەکو ئێستا هەفتەیەکی لە پێشماوە دەتوانی پەیوەندیمان پێوە بکە ئێمە بە هەر شێوازێک دەی دەتوانین یارمەتی بدەین خۆی لە هەر لە ئەوەی لە ڕاگەیاندنەکەی کە باسمان کرد لە وێبسایتوانە هەمووی دیارەکەەوە 2 میلیۆن و نیو نابێت لە 2 میلیۆن نیو زیاتر بێ بەڵام کێشە نابێت ئەگەر بیرۆکەیەکەی باش بی بەڵام پەیوەندیمان پێوە بکە لێمە بزانین چ گروپێکە لۆی تاوەکو لە لای خۆمان لای ببین ئەو پرۆژەیە دووبارە پێشکەشی بکاتەوە بەڵام لە 2 میلیۆن و نیو و کەمتر زۆر باشە ئەوە توانێت پەیوەندی بکات بە ژمارەی پرۆژەکە 592 بۆی کەەوە زانیاری زیاتر وەربگرێتن کە ڕێکار هیوانسیەتی تەمەەن لە نێوان چەند بۆ چەندە و بزان باست کرد لە نێوان 18 بۆ 35 ساڵە ئایا گروپێک ئەگەر یەکێک تەمەنی 18 ساڵ بێتن تەمەنی 18 ساڵ بێتن وەردەگیرێتن بەڵێ وەرەگیرێتن ئەوە ئینە دژوار کاکە نووسێتی بۆ ڕیسایکل پێویستمان بە ئامێرە شوێن و شتمان هەیە ئێمە گرۆپێکین جوابی پرۆژەکەمان چی دەبێتن دیارە پرۆژەیەکی ڕیسایکلینگیان هەیە ئەڵێ هەموو شتێکمان هەیە بەڵام جوابی پرۆژەکەمان چیە بێتن وابزان پێویستە لە کاک دڵزار دژوارکەوە پرۆژەکەی پێشکەش بکاتن بە پێی ئەو پارەی کەوادانراوە ئەو وەختە لەلایەن لێژنەی هەڵسەنگاندنەوە جواب بدرێتەوە نازم ئەگەر کۆمنتێکی دەبێت دەمێ ئیزافەیەک لەسەرەوە بکەم زۆر وازح نەبوو لەلام بەڵام بۆی بیگەینم ئەو پرۆژانەی کە دەستگای ڕوانگە دامی داراییان دەکا پێویستە پرۆژەکە زارە دەست پێ نەکراوی نەک پرۆژەیەک بی لە نیوە دەستی پێکردبی نیوەکەی پێتاو نەکرابی دەستگای ڕوانگە دامکە دەبی لە بیداتی پرۆژەکەەوە تاوەکو کۆتایی پرۆژەکە بۆ شێوە واتە لە سفرەوە بێتن بەڵام ئەگەر پرۆژەکەی دەست پێ نەکردووە پرۆژەکەی دەکرێت کە لە هونەری ڕسایکلینە لە بواری بڵێن ژینگەیە دەتوانێت پرۆژەکەی پێشکەش بکە ئەگەر هەر زانیارێکی زیاتریشی پێویست بوو ئەو دەتوانانی پەیوەندیمان پێ بکە و یارمەتی بدەین زۆر باشە یەکێک لە خاڵەکان و مەرجەکان ئەوەیە کەوا نوێنەرایەتی نابێت گروپەکان نوێنەرایەتی هیچ ڕێکخراوەیەک و دامەزراوەیەکی حکومی و ناحکومی بکەن بە شێوەیەک ئەو چینە ئەتوانن پێشکەش بکەن ئەگەر بەڵام خۆی ئەمە دەمانوێت گەنجەکان خۆیان بن باشە
نوێنەری هیچ ڕێکخرا و دام و دەستگایەک نەبن تەنها خۆیان بن گروپێکی خۆبەخشی لەسەر بنەمای خۆبەخشی پرۆژەکانی خۆیان پێشکەش بکەن تەنها ئەوەیە کەوا نابێ نوێنەری هیچ دام و دەستگایەکی حکومی و ناحکومی بن واتە توانن 5 کەس بن ڕێکخراوێکی 5 کەس دەرەوەی ڕێکخراوەکە کۆ بنەوە و پرۆژەکەیان پێشکەش بکەن باشە ئەبێ پێشکەشکردنەکە لایەن چێوە بێتن لایەن کام کەسی گروپەکە و ئێوە کۆنتاکتان لەگەڵ چی ئەبێتن لە گروپەکان بەڵێ خۆی کاک گۆران لەو گروپە یەک کەس پێشکەش دەکە مەسەڵەن ئێستامە گروپێکین 5 خۆبەخشی یەک لەو خۆبەخشانە وەکو نوێنەری بڵێن وەکو نوێنەری ئەو گروپە دەتوانی پرۆژەکە پێشکەش بکە و لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکەش تەنها یەک کەس نوێنەری ئەو گروپە دەکا ئێمە وەکو دەستگای ڕوانگە تەعامل لەگەڵ ئەو دەکەین لەبۆ مەسەلەی ئەو راپۆرتانەی کە پێویستە بیکە یاخود ئەو بڵێن راپۆرتی میزانیە و فاینانس کە تەقدیمی دەستگای ڕوانگە بکە کەواتە یەک کەس کۆنتاکتی لەگەڵ دەستگای ڕوانگە دەبی بەناوی کەسەش تەقدیمەکردن بەڵێ بەناوی کەسەش تەقدیمەکردن زۆر باشەوە بە دوازدەچوون بۆ پرۆژەکان دەکەن چۆنێتی بە دوازدەچوونەکەتان چۆنە بێتن تاماوەی چێنێکەوە بە دوازدەچوون بۆ پرۆژەکانەکەن خۆی پرۆژەکان هەروەکو باسمان کردێتە پازەینەوە پێشکەش دەکرێت لە 15 تاوەکو 22 لێژنەی هەڵسەنگاندن لەسەر پرۆژەکان دەکات کەواتە 22 ئێمە دەزانین ئەو 12 پرۆژەیەک چ پرۆژەیە ڕاگەندێن 23 ئێمە پرۆژەکان ڕادەگەین لە ڕێگەی سوۆشیال میدیا و وبسایتی دەستگای ڕوانگە و لە هەمان کاتیشدا ڕاستە و خۆش ئێمە پەیوەندی بەو کەسانە دەکەین کە براوە بووینە لۆی خۆیان ئامادە بکەن لۆ جێبەجێکردنی پرۆژەکە لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکەش کە 23 تاوەکو 15 دەخایەنێت ئێمە بە بەردەوام تیمی خۆمان بە دوواداچوون لەگەڵ ئەو کەسانە دەکەین ئەو گروپە خۆبەخشانە دەکەین کەوا تاوەکو ئێستا گەیشتونەتە چ بەشێک لە پرۆژەکانیان و ئەو بڵێن ڤیدیۆیانەی ئەو یاخود ئەو وێرانەی کە وەریان گرتووە لە بۆ دەستگای ڕوانگە دەنێرن لە پێش و پاشی پرۆژەکە دەبن و بڵێن پرۆژەکان بە بەردەوام ینی هەفتانە دەبێت ئێمە ئاگادار بکەنەوە ڕیپۆرت بنێرن کەوا تاوەکو ئێستا گەیشتونەتە چ زۆر باشە کاکرە من دێنە سەر باسی بابەتی دەست پێشخەریەکان وەکو باست کرد دەست پێشخەریەکان لە 4 سێکتەرە بێتن دێمە سەر یەک بەیەکی سێکتەرەکان بۆی ئەوە زیاتر ڕوون بێتن لەلایەن گەنجان پێش ئەوەش ئەمەوێت باسی ئەوە بکەم کەەوە گەنجان ئەتوانن لە ڕێگەی وێبسایتی دەستگای ڕوانگە بە ناونیشانی www.rwanga.org/yvi پرۆژەکانیان پێشکەش بکەن و زانیاری زیاتریش لەوێ وەربگرن لەسەر مەرج و ڕێنماییەکانی پێشکەشکردن و هەروەها لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 592 592 هەرچی کۆمنتێکیان هەیە لەسەر پرۆژەکە لەسەر چۆنێتی پێشکەشکردن چۆنێتی بابەتی دەست پێشخەریەکان هەرچێ کێشەیەکیان هەیە لە کاتژمێر 9 بەیانیەوە ڕۆژانە تا کاتژمێر 4:30 ئێوارە لە کاتی داوامی فەرمی دەستگای ڕوانگە پەیوەندیەکان ئەتوانن وەربگرن و هەروەها ئەتوانن لە دوای ئەوەش کارمەندانی دەستگای ڕوانگە لەو کاتەیە پەیوەندیان پێوەکەنەوە ئەگەر لە دوای کاتی داوامی دەستگای ڕوانگە بوو کاکرە بیندێمە سەر بابەتی دەست پێشخەریەکان لە سێکتەری پەروەردەیە لە بابەتی دەست پێشخەریەکان لە سێکتەری پەروەردەیە ئەوێ لەسەر چ بدەمایەک بێتن چۆن گەنجێک بێتن شتێکی پەروەردەیی بکات بە شێوەیەک ئێوە لە سێکتەری پەروەردەی پرۆژەکان وەرەگرن بەڵێ خۆی لە سێکتەری پەروەردەی ئامانج ئەوەیە کەوا پرۆژەکان لە ڕووی پەروەردەیی بێ ینی خزمەت بە پەروەردەوە بگەینێ بۆ نمونە نۆژەنکردنەوەی قوتابخانەکە چەند جارێک باسمان کردەوە یاخود کەمکردنەوەی ئاستی نەخوێندەواری لەناو کۆمەڵگەدا اینجا بە هەر شێوازێکی پرۆژەکانیان یاخود حالیان ئێستا ڕاهێنانی ئۆنلاین دەتوانن لە ڕێگەی ڕاهێنانی ئۆنلاینەوە پرۆژەیەکیان هەبێ پەروەردەیی بیکەوە سوود بە بڵێن قوتابیان و فێرخوازان بکەێنن نوێژەنکردنەوەی قوتابخانەکان ساڵانی ڕابردوو شۆبزانمێکێک بوو لە براوەکانی پرۆژەی دەست پێشخەری لاوانی خۆبەخش یەکێک لە کۆمنتەکان هاتووە دەڵێ دەتوانم دووبارە بەشداری بکەم پێشتر براوەی یەکەم بووم لە خەڵاتەکانی ڕوانگە واتە لە خەڵاتەکانی ڕوانگ براوە یەکەم بوو ئاوێت لەم پرۆژەیە بەشداری بکاتن ئایا توانێت بەشداری بکاتن پرسیارێکی زۆر جوانە
ئێمە ئەگەر سوودمەند نەبووبی لە پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش دەتوانی بەشداری بکە و هیچ کێشەی نابی. کەواتە پرۆژەکانی تری دەستگای ڕوانگە پەیوەندی بەوە نییە کەەوە براوەبی لە خەڵاتەکانی ڕوانگە ناتوانانی براوەبی لە دەستپێشخەری لاوانی خۆبەخش. کەواتە زۆر ئاساییە و دەتوانانی بیرۆکەکەی پێشکەش بکە ئەگەر بیرۆکەکەی باش بوو لەلایەن لێژنەی هەڵسەنگاندنەوە ئەو دەتوانی براوە بێ و زۆر باشە دەست پێ بکەم. لە سێکتەری لاوانە چ پرۆژەیەک ئەتوانرێتن پێشکەش بکرێت؟ بەڵێ لە سێکتەری لاوان بۆ نمونە با بڵێن پەرەپێدانی توانە یاخود ئەزمموی لاوان بۆ نمونە شتێک دەکرێت پرۆژەیەک دەکرێت کەوا ئەزمموی لاوان پێبەرز دەکرێتەوە ئەزمموی گەنجان یاخود تواناکانیان باوەڕ بەخۆبوونا یاخود لیدەرشیپە قائیدە گەنجی قائیدا یاخود لە ڕووی تیمۆرکەوە یاخود گەشە پێدانی مرۆییە بەو شێوازە دەتوانێت پرۆژەکانی پێشکەش بکات کە یارمەتی چینی لاوان بدات. زۆر باشە لە سێکتەری سێمان سێکتەری ژینگەیە لە سێکتەری ژینگەیە چی جۆرە دەستپێشخەریەک هەن گەنجان بتوانن پرۆژەکانیان لەو چوارچێوەیە پێشکەش بکەن کەوا سێکتەرێک ئێستاکە لە زۆربەی شوێنەکان پێویستە ئێستاکە کار لەسەر بڵێن. خۆی لە سێکتەری ژینگە زۆر فکرەی پرۆژە هەیە بیرۆکەی پرۆژە زۆر بیرۆکە هەیە لە سێکتەری ژینگەدا. بۆ نمونە نوێژەنکردنەوەی ئەو پارکانەی لە ناو گەڕەکەکانە زۆر گەڕک هەیە مەسەلەن پارکەکانیان هەمووی تێک چووە کەس ناتوانێت سوود لەو پارکانە ببینی یاخود لە وەزای ئێستاماندا لەگەڵ قەیرانی کۆڕۆنەدا ئێمە تووشی قەیرانێک بووینە کەوا دەتوانین گەنجەکان بڵێن تەنەکەی خۆڵ دانانی تەنەکەی خۆڵ بۆ ئەو پاشماوانەی کە دەستکێش و دەمامک خۆی لە ڕووی تەندروستیەوە ئەو دەستکێش و دەمامکەی کە خرایتە سەرزەوی ئەو کەسەش زەرەری پێدەگا کە هەڵی دەگرێتەوە لەوانەیە ئەو ڤایرۆسە لەسەر ئەو بڵێن پاشماوەیە بێ کەواتە تەنەکەی خۆڵ تایبەت بە پاشماوەی دەمامک و دەستکێش ئەوش دەتوانێت بیرۆکەیەک بی لە بۆ پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش. زۆر باشە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک نەرمین نووسیوەتی دەتوان ڕووکردنەوە بدەن واتە پرۆژە لەسەر چ بوارێک بێتن وابزان باسی ئەوەکەن کاگرێبی نەگەر لە بوارەکان دەکەین بوارەکان پەروەردێ و لاوانە و ژینگێ و کەسانی لێ قەوماوە و بۆ زانیاری هەمووتان دەتوانین لە ڕێک بۆ زیاتر زانیاری پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 1950 592 و هەروەها لە ڕێگەی وێبسایتی دەستگای ڕوانگە www.rwanga.org/yvi ڕێنمایی و مەرجەکان و هەروەها پێشکەشکردن بۆ پرۆژەکە بخوێنەوە بەردەستە لێوانە کاکرێبین دێنە سەر سێکتەری چوارەم سێکتەری کەسانی لێ قەوماوە یەکێکە لە سێکتەرەکانی دەستگای ڕوانگە لە سێکتەرەیە گەنجان چۆن ئەتوانن پێشکەش بکەن. بەڵێ خۆی بیرۆکەی کەسانی لێ قەوماویش بیرۆکەی پرۆژە زۆرە بیرۆکانیش ئەوەیەکەوە یارمەتی چینی هەژاران بدرێ بە هەر پرۆژەیەکبی بە هەر بیرۆکەیەکبی کەەوە یارمەتی چینی هەژاران بدرێ یاخود خاوەن پێداویستی تایبەت ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن چ پرۆژەیەک چپی بیرۆکەیەک هەیەکەوە یارمەتی خاوەن پێداویستی تایبەتەکان بدەن. زۆر باشە کاکرێبین ئەگەر گەنجێک ئێمە بەشەکانمان تەواو کرد بەچمە سەر ئەوەی ئەگەر گەنجێک ماڵی لە شوێنێکی نزیک بێ بۆ نمونە کەس گەنجێکی کوردە خەڵکی دیالەیە ئەوێت پرۆژەیەک لە دووس خورماتوو بکاتن ڕاستە دانیشتوی دیالەیە بەڵام لەسەر کەرکووک لەسەر دووس خورمات و پێشکەش بکاتن ئایا توانێتن پێشکەشی بکاتن؟ بەڵێ خۆی دەتوانی بەڵام کاتێک کە پێشکەشی پرۆژەکەی دەکا ئەگەر لە شارێکی ترە بەڵام دەبێتن مەسەلەن بێتە هەولێر پرۆژەیەک بکە لە شارێکە لەو شەش شارە نییە لە دەرەوەی ئەو شەش شارەیە ئەو شەش پارێز دەتوانی پرۆژەکەی پێشکەش بکە بەڵام پرۆژەکەی دەوێت لە چ پارێزگایەک بکە کە پێشکەش دەکا ئەو پارێزگایە اختیار بکە و زۆر ئاسایە دەتوانێت ئەو پرۆژەی لەو شوێنە ئەتوانێتن پرۆژەیەک لە هەولێر بکاتن بەڵام لە هەڵبژارنەکانە هەولێر هەڵبژێرن پرۆژێک ئەگەر زیاتر وازەحی بکەینەوە گەنجێک ئەگەر لە بەغدا بێت دەتوانی پرۆژەکەی پێشکەش بکە بەڵام مەسەلەن دەوێت لە نینەوە پرۆژەکەی پێشکەش بکە ئەو کەسێک کە پرۆژەکەی پێشکەش دەکا بە ناوی نینەوە
پرۆژەکەی پێشکەش دەکات دەتوانانی بچی لە نینەوە پرۆژەکەی ئەنجام بگەینی زۆر باشە ئەمێت ئەو دووبارەکەی تۆ بۆ گەنج ئەوانی کەوا ئێستاکە لەسەر لایفن تاکەی پێشکەشکردن بەردەوامە بێتن پێشکەشکردنەکە تەنها هەفتەیەک ماوە تەنها 7 ڕۆژمان ماوە سێشەمەی بێتەوە کە دەکاتە 15 دوا بەروارە بۆ پێشکەشکردنی دەست پێشخەرەکانیان زۆر باشە کۆمەڵێک پرسیاراتوە ئەڵێت ئایا دەکرێت بە تەنها پرۆژەکە بکەم ینی بە تەنها یەک کەسێک ئەو بیکات وابزانم گوڵام داوەکەوان ناتوانێت دەبێت 5 کەس کەمتر نەبێتن یەکێکی تر ئەڵێت چۆن بزانم پرۆژەکەم لە کام سێکتەرە هەر ئیزافی ئەوەی بووەکەم لەوانەیە سێکتەرێک لە گەنجێک لە ناو زانکۆیەکە پرۆژەیەک بکاتن هەم پەروەردەیە هەم پرۆژەکەی لەوانەیە نوێژەکردنەوەی باخچەی زانکۆیەکەی بێتن ژینگەیە هەم لەوانەیە لاوانیش بێتن کەوا کۆمەڵی گەنج و لەو لە زانکۆیە خوێنن سوودێک بۆم لە کام سێکتەریان لەوانە ئەتوانێت پێشەش بەڵێ خۆی جۆری پرۆژە زۆرە پرۆژە هەیە تەنها لە بواری پەروەردەیە ینی خۆی تەنها لە سێکتەرێک دەدۆزێتەوە بەڵام پرۆژەش هەیە خۆی لەوانەیە لە 3 سێکتەر یاخود بڵێت 4 سێکتەر خۆی دەدۆزێتەوە بەڵام ئێمە دەتوانین چکەمان ناڵم پرۆژەکان زیانە ئەو پرۆژانەی کە لە 2 سێکتەر زیاتر ینی لە 1 سێکتەر زیاتر دەگرێتەوە و لەکن بڵێن خۆبەخشەکان لە لای خۆبەخشەکان وازەح نییە دەتوانن پەیوەندیمان پێ بکەن ئێمە یارمەتیان دەدەین کە زیاتر چ سێکتەرێک دەگرێتەوە بە سێکتەرێک بتوانانی پێشکەشی بکەن زۆر باش بەڵام دەبێت لە سنووری ئەو 4 سێکتەری کە باسمان کرد زۆر باشە گەنجێک نووسیوێتی شەش شارەکە کامانن ئەگەر دووبارەیان بکەیتەوە ئەوەش بزان کەوا لە دەوروبەری شارەکانیش لە قەزا و نەحەکانیشتوان بەڵێ ئەوە زۆر گرنگە وەلەو دووبارەشە لە پارێزگای هەولێر دوهۆک سلێمانی هەڵەبجە کەرکووک و نینەوە ئەمە کە دەڵێن سنووری ئەو پارێزگانە کەواتە قەزا و ناحیەکانیش هەموو دەگرێتەوە کەسەر بەو 6 پارێزگا کەواتە لە زاخۆ تا خانەقین بە ناوچەی دوورە دەستەکان و بوندەکانیشەوە دەتوانن پرۆژەکانیان پێشکەش بکەن یەکێک پرسیاری کردو ئەڵێتن ئایاتوانم دوو پرۆژە بکەم لە یەک کاتێکە ینی من گەنجێکم دوو پرۆژە لە دوو پرۆژەیە بەشدارە بم لەوانەیە هەردوو پرۆژەکەیشی بۆ دەرچێت و یان دوو پرۆژە پێشکەش بکاتن خۆی ئاساییە دوو پرۆژە پێشکەش بکە بەڵێ بەڵام لە هەردوو پرۆژە براوە نابێ تەنها لە یەک پرۆژە ناتوانانی کەواتە ناتوانانی دوو پرۆژە لە یەک کاتدا بێت بەڕێوە ببە تەنها براوەی یەک پرۆژە دەبی لەوانەشە هیچ پرۆژەیەک وەرنەگریت لەسەر بیرۆکەی پرۆژەکە دوو بیرۆکەی هەبی سێ بیرۆکەی پرۆژەی هەبی تەنها یەک بیرۆکە ئەگەر ینی هەڵبژێردرێ تەنها یەک بیرۆکە بەڵام لە یەک بیرۆکە زیاتر ناتوانانی جێبەجێ بکە پرۆژەکەی زۆر باشە بەهۆی کۆڕۆناوە شێوازی بەڕۆژن چوونی پرۆژەکان گۆڕانکاریان بەسەرات دێتن یاخود جیاوازیە بێ لەگەڵ ساڵانی ڕابردووە بەڵێ هەروەکو باسمان کرد لەگەڵ ساڵانی ڕابردوو شێوازی پێشکەشکردنەکە هەر ئۆنلاین و هیچ گۆڕانکاری ڕووی نەداوە بەڵام لە شێوازی ئەنجامدانی پرۆژەکان بەڵێ بە جێرەی ڕێنمایی وەزارەتی تەندروستی سۆشیال دیستانس و بەکارهێنانی دەمامک و دەستکێش لە نێوان گروپەکان و لەگەڵ بەرکەوتنیشان لەگەڵ خەڵک دەبی خۆیان بپارێزن کێ ئاهەنگی کۆتاییە بێت بەڵێ لە هەفتەی یەکەمی مانگی 12 کە دەکاتە 5/12/2020 ئاهەنگ ڕێوڕسمی بڵێن کۆتایی پرۆژەکە ڕادەگەیەندرێت ئەو لەو ڕێوڕسمەشدا دەستخۆشی و ڕێز و سپاس بۆ ئەو خۆبەخشانە دەکرێتن و شەهادەشیان دەدرێتێکەوە وەکو خۆبەخش ئەو پرۆژانیان بە سەرکەوتووی بەنجام گەیاندووە و لەگەڵ ئەوەشدا زانیاری لەسەر هەر 12 پرۆژە دیاری دەکەین کە ئەو ئامارانە و ئەو سوودمەند بووانە و باسکردن لەسەر پرۆژەکە بە تەواوەتی لەو ڕێوڕسمەدا باز دەکرێت زۆر باش کاکرێبینەوە زانم من پرسیارێکی وام نەماوە تەنها ئەمەوێت بۆ بینەرانەوە دووبارە بکەمەوە کاتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 592 کۆڕک پەیوەندیەکانە بە دەستگای ڕوانگەوە لە کاتژمێردنەوەی بەیانیە تاکو 4:30 ئێوارە پەیوەندی بکەن و هەروەها ئەتوانن زانیاری زیاتر لە وبسایتی دەستگای ڕوانگە بە ناونیشانی www.rwanga.org/yvi وەربگرن و هەر لەوێشەوە پێشکەش بکەن. کاکڕێبین لە کۆتاییە چی ئەخوازیت بۆ ئەو گەنجانەی کەوا ئەوێت پرۆژەکانیان پێشکەش بکەن؟ بەڵێ
هیوادارم ئەو پرۆژانێک کە پێشکەشی دەکەن پرۆژەکان ئەوە بیکەوە سوود کۆمەلگا لێ سوودمان بی و لە هەمان کاتیشدا خۆبەخشەکان خۆیان تواناکانیان پێبەرز بکەنەوە ئەزممویان پێبەرز بکەنەوە و هیوای سەرکەوتنیشان بۆ دەخواست بۆ هەموو گەنجەکە. زۆر سپاس بۆ کاک ڕێبینی هۆشیار ڕێکخەری پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش بۆ ساڵی 2020. گەنجان و لاوانی خۆشەویست هیوادارم ئەم هەلا لە دەست مەدەن و خۆپارێزی بکەن لە ڤایرۆسی کۆڕۆنا و لە حیفزی خوایە بن. پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش بۆ ساڵی 2020. تۆ تەمەند لە نێوان 18 بۆ 35 ساڵانە؟ دانیشتوی پارێزگاکانی هەولێر دهۆک سلێمانی هەڵەبجا کردبوونینەوەی. ئایا تۆ خاوەنی بیرۆکێکی داهێنرانەی بۆ خزمەتکردنی کۆمەلگەکەت بە خۆبەخشی؟ کەواتە ئێستا پرۆژەکانتان پێشکەش بکەن تا دەستگای ڕوانگە پشتگیری دارایی پرۆژەکانتان بکات. ئێستا پرۆژە خۆبەخشەکانتان لە بوارەکانی پەروەردان، لاوان، ژینگە، کەسانی لێخەڵمەوە پێشکەش بکەن. دوای هەڵبژاردننی پرۆژەکانتان لەلایەن لێژنێکی پسپۆڕەوە کۆمەکی دارایی بەدەستدێنن بۆ ئەنجامدانی پرۆژە خۆبەخشەکانتان. کۆتا بەروار بۆ پێشکەشکردن 15 نۆی 2020. بۆ زانیاری زیاتر دەتوانن سەردانی ماڵپەڕی دەستگای ڕوانگە بکەن لە ڕێگەی ڕوانگە.org/yvi یاخود پەیوەندیمان پێوە بکەن لە ڕێگەی ژمارە مۆبایلی 0750 592 81 دەستپێشخەری لاوانی خۆبەخش لە